بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە قوتابخانەی خێزان بەوێ عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ قوتابخانەیەکی ترمان هەڵبژاردووە، نمونەی خێزانێکی تری نمونەیمان هەڵبژاردووە لە ماڵی دکتۆر سادق سەرگەتین و ماڵی مامۆسا قومریە و دەمانەوێت ئەمڕۆ قوتابخانە نمونەیەکەی ئەوانتان بۆ بگوازینەوە بزانین قوتابخانەکەی ئەوان چی تێدایە و بەرهەمیان بۆ خۆیان و کۆمەلگا چۆن بووە. ئەمڕۆ لە ماڵی دکتۆر سادق سەرگەتی دەبین، ئێوەش بینەر و بیسەرمان بن. دکتۆر جان سەلام عەلەیکۆ، چۆنی دکتۆر؟ باشی سەلامەتی؟ تەمان خۆشحاڵ بووم بە دیتنەوەت. منی زۆر خۆشحاڵم. سەلامت. دکتۆر مامۆسای من بووە 4 ساڵن لە زانکۆ، زۆرێک لە عیلمەکانی ڕاگەاندن لەوە فێر بووم. دکتۆر زۆر خۆشحاڵی. بەخێر تەمان بەرنامەکەی دکتۆری ژەم جیاوازی هەیە لە نێو کەش و هەوایەکی خۆش و دەرەوە و جەنجاڵی شاری هەولێر بەرنامەکە تۆمارەکەی. قوتابخانەی خێزانەکە زۆر سپاس بۆ گەورەتان کردین. زۆر سپاس بۆ تۆ فەرموو دکتۆر. بسم الله الرحمن الرحیم. پێش هەموو شت مانگی پیرۆزی ڕەمەزان لە تەواوی مسلمانانی جیهان و هەروەها تەواوی گەلی کورد و ستافی بڵێن قوتابخانەی خێزان ئەەکەم. من پرۆفیسۆری یاریدە دەر دکتۆر سادق حەمەغەریب حەمە ساڵح مامۆستام لە زانکۆ سەلاحەدین کۆلێژی ئاداب بەشی ڕاگەاندن، سەرۆکی خێزانم و هیوای سەرکەوتنتان بەخوازم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە خێراتنتانەکەم بۆ قوتابخانەکەمان. من قومریە شێخ محەممەد بەرزنجی دایکی ئەو خێزانم، مامۆستام لە قوتابخانەی بروسکی بنەڕەتی. بە خێراتنتانەکەم و دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێ یەکەم. ئینشاءالله خوای گەورە هەموو مسلمانان ئەخاتە ژێر سێبەری میهرەبانی خۆیەوە و بە خێرهاتنی بەڕێستانەکەم. من سیما سادق منداڵی یەکەمی خێزانەکەم بە فەزلی خوای گەورە و پاڵپشتی خێزانەکەم لە ساڵی 2015 بڕوانامەی بە دیپلۆمم بەدەستهێنا لە بواری دەرمانسازی و لە ساڵی 2022 بڕوانامەی بەکالۆریۆسم بەدەستهێنا لە پسپۆڕی خۆراک. ئێستا وەکو مامۆستای وانەبێژ لە زانکۆی هەولێری پزیشکی کۆلێجی زانستە تەندروستیەکان بەشی خۆراکزانی و پارێزی خەریکی وانەوتنەوە. پێشەکی بە خێراتنی جەنابتان دەکەم، دەستخۆشی بەرنامەکەتان لە دەکەم. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە جەنابتان و لە گشت مسلمانانی دنیا دەکەم. من محەممەدم، منداڵی سێمی ئەم ماڵم، قوتابیم لە زانکۆی هەولێری پزیشکی بەشی پزیشکی گشتی و بەخێر بێن بۆ سەرکردنەوەی خانەوادەکەمان. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە گشت مسلمانانی جیهان دەکەم. من سارا منداڵی چوارەمی خێزانەکەم، قوتابی کۆلێژی پزیشکی ددانم. دڵخۆش بووم بە سەرکردنەوەی خێزانەکەمان و بەخێر هاتن. پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ دەکەم. ئینشەڵڵا خوای گەورە نوێژ و ڕۆژی هەموو لای قبوڵ دەکات. من شنیا لە پۆلی 12یەمی زانستیم کە منداڵی پێنجەمی خانەوادەکەم و بە خێرهاتنێکی گەرمتان لێ دەکەم. پێشەمە شتێک پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە گشت مسلمانانی جیهان دەکەم. من نام ئەحمەدە، پۆلی حوتەمی بنەڕەتیم لە قوتابخانەی شنروێ و دڵخۆشم بە سەرکردنەوەی خێزانەکەمان و بەخێر بێت. دکتۆر سپاس بۆ میوانداریەتان، سپاس بۆ قبولکردنی ئێمە. ئەگەر پێم بڵێ لەگەڵ مانگی ڕەمەزان و داوامکردنا چۆنی بێ بمانەم ساڵ داوام و مانگی ڕەمەزان بێکەوە. بسم الله الرحمن الرحیم. جارێکی تر بە خێراتنێکی گەرمی ستافی قوتابخانەی خێزانەکەم. وەکو پسپۆڕێکی ڕاگەانی ژەمەوێ ئەوە بڵێم کە بەڕاستی میدیای کوردی لەم جۆرە بەرنامانەی کەمە. ئەم جۆرە بەرنامانە زۆر پێویستن بۆ کۆمەڵگەی کوردی. دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە، مانگی ئاشتی و ئاوەدانیە، مانگی خێر و چاکە و سەدەقەیە. مسلمانان بڵین بە بەردەوام دەبێ لە بیری ئەوە یابن کە ئەو خەسڵەت و سیفاتانەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان بەرجەستیانەکە بە بەرداوامی لە ژیانی خۆیان بەرجەستی بکەن. منیش وەکو خۆم بەڕاستی وەکو هەمووەکو خێزانەکەشمان ئێمە هەر پێش هاتنی ئەو مانگە پیرۆزە بە ماوەیەک خۆمان ئامادە ئەکەین بۆ ئەو مانگە. بەڵێ پلانمان هەیە چ بۆ بڵێن ڕۆژ و گرتنەکە، چ بۆ بەسەربردننی ڕۆژەکانی. تەنانەت الحەمدولە هەندێک لە مناڵەکان بە 5 ڕۆژ تا هەفتەیەکیش پێش ئەو مانگە بە ڕۆژوو بوون. دکتۆرە سارا و دکتۆرە بڵێن سیما بە هەفتەیەک پێشەوە ینی ئەو ئامادەکاریان دەکرد. ئامادەکاریان کردیانی بە وەکو ڕەمەزانێکی بچکۆلە و چوونە ناو ڕەمەزانەکەەوە و لەو ڕەمەزانە شایتر بڵێن
کاتەکانمان دابش کردووە وەکو هەند چوەکو دەوام چوەکو عیبادەت چوەکو لەگەڵ خێزانە کۆڕ و کۆبوونەوە و بوون و قسەکردن و ئەوانە خی گەڕاتیەم ولای قبولکە مامۆسا قومریا هەم خۆت مامۆسای هەم قوتابیەکانت هەر وەکو ناسیمانێکێکمە لە پزیشکیە و ئیتر بەگشتی دکتۆر هەم لە زانکۆیە و پێدەچێەوە ینی کەمکەم وا ڕووبدا هەمووتان لەسەر یەک سفرە کۆ ببنەوە مانگی ڕەمەزانم تایبەتمەندی هەمووتان کۆکاتەوە لەسەر سفرەکە حەزەکەم بزانم وەکو دایکێک هەستێکی چۆنت هەیە لە مانگی ڕەمەزان و تا چەند دڵخۆشی بەم مانگەیە بەخێراتنی جەنابتانەکەم دیارە تایبەتمەندیەکە چەند جارە لە قوتابخانەی ڕەمەزان پاشان لە قوتابخانەی خێزان و من خۆشم هەر مامۆستام لە قوتابخانە کەواتە ئەرکەکان هەمووی پێکەوە ببەستینەوە پێکەوە گرێ بدەین ئەرکی دایکایەتی بەردەوام ئەرکێکی پیرۆزە ئەرکێکی قورسیشە و خزمەتکردنی منداڵەکان چ لە قوتابخانە من ئەو مناڵانی کە لە بەردەستمانان پێیان نەگەین چ لە ماڵەوەش چێژێکی تایبەتی هەیە بۆ دایک و لە ڕەمەزانە چێژەکە زۆر تایبەتترە واتە دوای ئەوەی کە لە قوتابخانە دێتەوە دوای پشوویەکی کەم پێویستە ئامادەکاری بکەین بۆ بەربانک و چێژەکەی چەند جارە چونکە یەکەم بەشداریکردنی سەرجەمەندامانی خێزانەکەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لەو عیبادەتە گەورەیە و ئامادەکردنی خوانە ئەو خوانش کە تایبەتمەندیەکەی وایە لە کاتێکی دیاریکراوە هەموو پێکەوە کۆبینەوە لە سەر سفرەکە خۆی گرنگترین شت ئێستا بۆ خێزانەکان بۆ پاراستنی خێزان کۆکردنەوەی سەر سفرەیە یعنی ئەمە زۆر گرنگە دیارە بارودۆخەکە وای کردووە کە بەهۆی کاروباری دەرەوە و سەرقاڵێکی زۆر زۆر کەم خێزانەکان بۆیانەکرێت لە یەک کاتە پێکەوە کۆبنەوە و وڵێن خواردن بخۆن و پێکەوە بن ئەم یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی قوتابخانەی ڕەمەزان ئەو پێکەوەیەیە لە سفرەی بەربانگ و لە سفرەی پاشێوە مامۆسالەوەیەوە هیلاکتر من بەهۆ کاریەوەی کە دەوامتان هەیە و ڕاستەخۆ دێنەوە دەبێت خواردن ئامادەکەم بەڵام چێژەکە و هیلاکیەتان لەبیر دەباتەوە بەدڵنیایی چێژەکە ئەوەمان لەبیرە باتەوە چونکە وەکو عیبادەتێکیش سەیریەکەین چونکە ئەو خزمەتکردن بەربانگکردنەوەی لا چۆنەوە تا چەند پێی خۆشە دکتۆر بەربانگکردنەوە لای تۆ هەستێکی چۆنت پێ دەبەخشێ واللهی من جارێ هەستەکەم زۆر زۆر خۆشە چونکە ڕۆژانی غێری ڕەمەزان تقریبا خواردنمان لە کاتی خۆیان نەبووە بەهۆی ئەوەی کە بەڕێزت باسە کردەوە مشتیوە بەڵام ڕەمەزانی پیرۆز هەمومان لەسەر یەک سفرە کۆ کاتەوە من جارێ هەر بڵێن خواردنی دەستی خێزان هەر زۆر پێخۆشە هەر بەڕاستی خزمەکانی دەوروبەریش شایەتیەوەی بۆ دەن ئینشاڵڵا ئەمڕۆ بەربانگ ئێمە تاقیەکەینەوە ئینشاڵڵا ئێوە ژەر ئەو شایەتیە پشتڕاستەکەنەوە ینی بەڕاستی ئەوەی عنی هەوڵەدا بڵێن چوەکو سوپی جیاواز چوەکو خواردنی جیاواز تقریبا لە ڕۆژانی غێری ڕەمەزان جیاواز بێ ئەوەش وەکو بڵین وای لێدێ من وەکو خۆم هەموو ڕۆژێکی بەربانگێکی ڕەمەزان وەکو جەژنێکە بین هەم جەژنەشتان لێ پیرۆز بیا خۆ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ قبولکردنی ئێمە بەخێراتن سەرچەند دکتۆر بێگومان پەروەردەکردن لە سەردەمێک بۆ سەردەمێکتر گۆڕانکاری بەسەرداتی ئەگەر پێم بڵێ پەروەردەکردنی منداڵ و خێزان لە سەردەمی ئێستاکە و سەردەمی تەکنەلۆژیا چۆنە و تاچەند قورس بووە دیارە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام گەورەی و عەزەمەتەکەی لەوایە کە ئاینێکی کامڵ و شامڵە هەروەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا بويا ئێمە کاتێک باس لە هەر بوارێک بکەین لە بوارەکانی ژیان کاتێک کە ئەگەڕینەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام چوەکو دەقە پیرۆزەکانی قورئان بێ یان چوەکو فەرموودە پیرۆزەکان بێ سێرەکەی ینی نەخشە ڕێگایەکی داناوە بۆ ئەو ژیانە ئەگەر ئێمە باس لە پەروەردە بکەین بە تایبەتی لەم زەمەنی جیهانگیر و ئەولەمەیە و ئاڵۆزی تەکنۆلۆژیایەیە سەرەتا ئەمێ ئاماژە بەوە بکەم کە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە منداڵەکان لەسەر فیترەتی ئیسلام لەدایکە بن
بەڵام دوجار دایک و باوکەکانن کەوان لێکن لە ڕێگە لا بدەن و تو لە ڕێکان و ڕێچکە و ڕێبازەکانی غێری ئیسلام بگرن. ئەم فرموودەی ئەوەمان پێ ئەڵێ کە دایک و باوک نەخشێک و ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە ناو خێزاندا. ئەگەر ئەو دایک و باوکە لەسەر پەروەردەیەکی ئیسلامی لەسەر پەروەردەیەکی ئاینی مناڵەکانیان پەروەردە بکەن بە دڵنیاییەوە ئەو منداڵانە لا نادەن و ئەو منداڵانە پەروەردەیەکی ئیسلامی ئەکرێن. بەڵام ئەو پەروەردەیە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە زەمانێکەوە بۆ زەمانێکی تر گۆڕانکاری بەسەرا هاتووە بە دڵنیاییەوە هەر لە فەرموودەیەکی ترا قۆناغەکانی پەروەردەی دەستنیشان کردو بۆ ئێمە. هەروەکو چۆنە فەرمێکە لە حوت ساڵی یەکەم ئەتوانن یاریان لەگەڵا بکەن واتە ببنە هاوڕێ و ڕەفیقی یاری منداڵەکانی خۆتان و لە حوت ساڵی دووەما پەروەردەیان کرد کە بناغەکانی پەروەردەکردنەوە دوجاریش ئیتر بەرەبەرە دەچنە ناو دنیای پەرستشەکانەوە و فێرکردنی پەرستشەکان و عیبادەتەکان و خواناسیەکان. لەبەر ئەوە لە ڕاستیە ئێمە لەم زەمانەیە کە هەروەکو بەرنمەکەی بەڕێستان کە بەڕاستی بەرنمەیەکی زۆر گرنگە بۆ ئەمڕۆی کۆمەڵگەی کوردی قوتابخانەی خێزان بالفعل خێزان قوتابخانەیە. هەروەکو چۆن کاتێککە مرۆڤ لەدایک دەبێت دەکەوێتە ناو کۆمەڵی قوتابخانەوە یەکێک لە گرنگترین قوتابخانەکان قوتابخانەی خێزانە، پاشان قوتابخانەی خوێندن و پاشانیش بۆ نمونە ژینگەی هۆشیاری تر وەکو میدیاکان. ئەم قوتابخانەی خێزانە گرنگی خۆی هەیە. دکتۆر جەنابەت پسپۆڕی واری میدیای و لەگەڵەوەش پەروەردەکارێکی باشی بە پێوەی کە بەرهەمەکانتان ببینیانی چوار دکتۆرتان هەیە خۆ پیرۆستان بێ. دەم هەوێ بزانم زۆر جار باوکان ئەو گلەیە دەکەن دەڵێمە ئێمە منداڵەکەم هەرچی ویستوە بۆم فراهەم کردووە، تەلەڤیزۆنمان هەیە و مۆبایلیشی هەیە و ئینتەرنێتیشمان هەیە، بۆچی منداڵەکەی من سەرکەوتو نابێ، بۆچی لە قوتابخانە ئەوایل نابێ؟ ئایا فراهەمکردنی ئەو بابەتانە دەبێتە هۆی ئەوەی کە تۆ پەروەردەیەکی باشت کردووە؟ لە ڕاستیە فراهەمکردنی بڵێن ئامرازە تەکنۆلۆژیەکان کە ئەمڕۆ زۆرێک لە باوکان و دایکان دەڵێن منداڵەکانمان لە هیچیان کەم نییە. بۆ نمونە هەموو تەکنۆلۆژیەکمان بۆ ئامادەکردن چوەکو مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەر و هەتا دوایی، بەڵام لەگەڵ ئەوەیە بۆ نمونە مناڵەکانی ئێمە بەپێی پێویست نین. من ئەڵێم کە دابینکردنی ئەو تەکنۆلۆژیایە بۆ منداڵەکان دەبێ بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو بێت، دەبێ بە شێوی پلان بێت، دەبێ بە شێوەیەک بێ کە هەم لەگەڵ تەمەنی مناڵەکان ئاگونجاو بێ، هەم لەگەڵ پرۆسی خوێندنیان ئاگونجاو بێ و هەم زەمینەشی پێشتر بۆ ڕەخسێنرابێ. بۆ نمونە منداڵێک کە تەمەنی زۆر منداڵە، ینی تۆ ناکرێت تەکنۆلۆژیاک بخێتە بەردەستی کە نازانێ بۆ بەکاری دێنێ، کە لە تەمەنی مراهقیایە تۆ نابێ بە شێوەیەکی ڕەها تەکنۆلۆژیای لە بەردەسا بێ کە چاک و خراپ و ڕاست و چەپی خۆی نازانێن و هێشتا بۆ نمونە هۆشار نەکراوەتەوە. بۆیە ئێمە پێش ئەوەی هەر تەکنۆلۆژیایەک بخێنە بەردەستی مناڵەکانمان پێویستە پێشتر زەمینەی بۆ بەڕەخسێنین، زەمینەکە بۆ شێوەیە بەڕەخسێنین کە فێریان بکەین کە ئەم تەکنۆلۆژیایە چۆن بەکاری بێنن و چ شێوەیەک بۆ بۆچی بەکاری بێنن، بۆ ئەوەی مەترسیمان نەبێ کە دوجار خوا نەخواستە تووشی بۆ نمونە لادان و ئینحراف ببن. بەڵام زۆرێک لە خێزانەکان بەبێ ڕەچاوکردنی بۆ نمونە ئەو لایەنە و بێ زەمینە ڕەخساندن هەموو تەکنۆلۆژیەکان بۆ منداڵەکانیان فراهەمەکەن دوجار دەبێتە هۆی کارەساتی خراپی لەیەکەوێتەوە، دەبێتە هۆی لادانی مناڵەکان لە باتیوی سوودیان پێ بگەێن. تاوان مامۆسا زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لە ماڵی ئێوەین و ئەوەی کە بینیم زیاتر جێگای دڵخۆشی وەز دەکەم بەشێک لە منداڵەکانتان گەیشتووە بۆ ئاواتی کە خۆیان هەیەیان بوو. ماشەڵڵا پێما بێت 4 دکتۆرتان هەیە، بە دکتۆر سادقەوە 5 دکتۆر، ماڵی دکتۆرانی نێنی لە ماڵی مامۆستایەکی بەڵام دکتۆری بەرهەمهێناوە. پیرۆستان بێ. حەزەکەم بزانم ڕۆڵی دایک چۆن دەبینی لە پەروەردەکردنی منداڵەکان بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان؟ دیارە دایکی پێگەیەکی گرنگە کە خوای پەروەردگار بە ئافرەتی بەخشیوە و دایک ئەتوانێت ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی هەبێت لە ئاڕاستەکردنی خێزانەکەی، چ بەرەو باشە چ بەرەو لاڕێ یا چ بەرەو خراپە. بۆیە کە هەر وەک دەڵێن ئەگەر توانیت ئافرەتێک پەروەردەکەی، دایکێک پەروەردەکەی وەکوای ئومەتێکت پەروەردە کرد بێت. ئێمە ئەمەمان بە عەمەلی لە ژیانی خۆشمانە بینیوە الحەمدولیلا کە دایکان توانیویانە ڕۆڵی خۆیان بەپێی پێویست بەپێی توانای خۆیان جێبەجێ بکەن. زۆرن ئەو خێزانانەی کە ئەیان ناسین و ئاشناین پێیان کە دایکان توانیویانە ڕۆڵەکەی خۆیان بەباشی جێبەجێ بکەن و توانیوانە جێگە دەستیان دیار بێت لە بەختەوەری خێزانەکانیان و لە بەدیهێنانی داهاتوێکی باش
بۆ منداڵەکانیان وەکە ئەم داهاتوە باشە بۆ خێزانەکەش و پاشان بۆ کۆمەڵگەیە. باشە مامۆستا قومرێ دەمێ ئەوە بپرسم ڕۆڵی دایک تەنها ئەوەیە کە خواردن بۆ منداڵەکانی ئامادەکە و پاک و خاوێنیان بکاتەوە یان ڕۆڵی دایک چۆن دەبینی تۆ ئایا تەنها لەوە قەتیسی دەکەی؟ بەڵێ ینی دایک ڕۆڵەکەی تێکەڵە واتە ڕۆڵێکی تەواوکاری هەیە بەخێوکردنیشە لەگەڵ پەروەردەکردن. ئەوەی کە تەنها خواردن و خۆراک بۆ مناڵەکەی ئامادەکات ئەمە تەنها لە ڕووی جەستەیەوە ئەتوانێ خزمەتی مناڵەکەی بکە بەڵام دایک ئەبێ لە ڕووی دەرونی لە ڕووی فکری لە ڕووی عقلی لە ڕووی ڕۆحی پەروەردەی مناڵەکەیشی بکە چونکە پەروەردەمان ئاراستی زۆری هەیە پەروەردەی فکریمان هەیە عقلیمان هەیە پاشان پەروەردەی دەرونیمان هەیە لەگەڵ بەخێوکردنی جەستەی سەرو ئەمانەش تۆوێکی گرنگ هەیە کە دایک ئەبێت لە دڵ و دەرونی مناڵا بیچێنێ کە تۆوی عەقیدە و باوەڕە. دایک ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە لە بەخێوکردنی مناڵەکەی و پەروەردەکردنەکەشی چونکە دایکانن کە ئەتوانن هەر لەو زەمەنەی کە منداڵەکانیان هێشتا لە ناوسکیان هەیە بەڕوو لە خوابوونیان بەو زمزمە و دوعایانەی کە ئەیکەن بەوەی کە ڕوو لە قاپی پەروەردگارەکەن مناڵەکانیان لە ناخەوە بەختەوەر بکەن ئەوەی کە لە ناخیان هەیە. پرسیاری باسیۆت کرد کە دایک کۆمەلگا پەروەردەکە دەتوانین بڵێ و پەروەردەی کە تۆشی منداڵەکانت کردووە دەگەڕێتەوە بۆ دایان و باوانی خۆتەوە؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە هەر لە سەرەتاوە بڵێن لە عایلەیەک بووین عایلەیەکی ئاینی بووین جەنابی باوکم مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی زانایەکی ئەلحەمدولیلا گەورە و ناودار و پایە بەرزی کوردستان بووە و یەکێک بووە لە دامەزرێنەرانی ڕابوونی ئیسلامی لە کوردستان و یەکەم ڕابەری ڕابوونی ئیسلامی کوردستان بوو. کاتێک کە من هێشتا منداڵ بووم قوتابی سەرەتایی بووم کاتێککە باوکم وا فێری کردم کە ئەبێ حەزەکەم بت بڕم لێرە بت بڕم نمونەیەک هەیە باوکیش باسەکە لە شوێنێکا دەڵێ بە منیان گوت یان بە تۆیان گوتە بوو کە تۆ لە قوتابخانە لەچکە بەسەر بوو مامۆستاکەت گوتوێتی تۆ بە ئاخوون دەچیان ئەمە چۆن نەگەرم نمونەیەمان بۆ باسکەی ڕێک ئەو کاتە بوو کە من لە قۆناغی سەرەتایی بووم قۆناغی ابتیدایی بووم ئەو کات لەچکیان نەدەکرد خەڵک مامۆستا زمانی بەعز بوو ئێمە ماڵمان لە سەی سادق بوو هەندێک مامۆستا هەبوو بەو شێوەی ئێستا یعنی ئەو حرەکە دینیە بەو شێوەی ئێستا کە هەیە نەبوو ئەوانەی کە بۆ نمونە وەکو من و ئەمسالی من و هاوڕەکانم کە چایان لە من دەکرد لەچکمان بەسەرەوە بوو مامۆستایەکمان هەبوو زۆر پێی ناخۆش و شوێعی بوو ڕۆژێک هات لەچکەکانی لێوەرگرتین ویستی لەچکەکانمان پسووتێنێ ئیتر دوایی کە ئێمە ڕۆشتین نەمانهێش بە زمانی ڕۆشتمەوە لە ماڵەوە گێڕامەوە بۆ باوکم بە ڕەحمەت بێفەرمووی ئەوە چ کەسێکە ئەوێت کچەکەی من بەرەو کوێ ببە من یەکسەر بەیانەکەی چوو بۆ مەکتەب هەڕەشەی لێ کرد وتی جارێکی تر بۆت نییە بە هیچ شێوەیەک مامەڵە بۆ شێوەیە لەگەڵ نەکچی من و کچی کەسا بکەی مامۆستاکە ترسا چونکە ئەو مووقیفەی نەبینی بوو وەی زانی بوو ینی ئێمە تەسلیمی ئەبین کە نەهێڵێت لەچک بکەین و لەچکەکەمان لێ فڕێ بدا و بیسووتێنە کە بەداخۆی سابینین لە ئێستاشە ئەو دیاردەیە جارجار لە هەندێک شوێنە بە ناوی پێشکەوتن و ئازادی دووبارە ئەبێتەوە ئێمە لە ساڵی هەفتاکان ئەوەمان بەسەر هات بەڵام نەمان هێشت بەسەرمانە تێپەڕێت و ئەو حاڵەتە وای لێ هات کە دوایی باوکم فەرمووی بە مامۆستاکەی وت هەر نەقڵت دەکەم هەر نایڵم لەم مەکتەبە بمێنیتەوە تۆ چۆن شتی تەعەدای واکەیت لە کچیم بەستە خۆش زۆر جار لە ماڵەوە دەڵێن دایکی دووەم کچەکان و خوشکانی ماڵەوەن چونکە هەم هاوکاری دایکیانن هەم هاوکارێکی سەرەکی براکانیشانن من لێرە سێ خوشکی جوان و بەڕێز و خاتونم لەگەڵە کە لە سێ پۆست و پلەی جیاوازدانە سەرەتا مامۆستا پێم وا بێ مامۆستای زانکۆیەوە هاوکات پسپۆڕی خواردنیشی پێم بڵێ لە خواردن ئامادەکردن و لە مانگی ڕەمەزانە لەگەڵ هاوکاریەکانی دایکی چۆنی سەرتا بە خەرهاتنتانەکەم زۆر سپاس خۆی
لە ئامادەکردنی خواردنەکان لای ئێمە لەبەرەوەی هەندێکیان حساسیەتیان بە هەندێک خواردن هەیە بە شێوەی جیاواز خواردنەکان حازرەکەین بەس بە شێوەیەکی سەرەکی من بۆ خۆم بە شێوەیەکی زانستیانایی کەم بەشێکێکم بە زەڵاتە و بەشێکیشی پرۆتینەکان و کاربۆیدراتەکان تە پرۆتینەکان گۆشتەکان کاربۆیدراتەکانیش برنج و نا یعنی مامۆسا خواردن بە زانستی ئامادەکەی من بۆ خۆم کە بیخۆم بەو شێوەیەکەم بەس دکتۆر ئاوا زۆر زەحمەتە بە قورئان لە کوردستان وانە وایە زەحمەتە خواردنەکان بەس ئێرە تەندروستن ئەوانەی کە خەڵک بەکاری دێنە و دەیخوا بەگشتی لە ڕووی تەندروستیەوە تەندروستە کە بە شوەیەکی تەندروست ئامادە بکرێت مەسەلەن لە جێی ڕۆنی تەنەکە ڕۆنێکی کوردی بەکاربێت کە ئەمەش نەتوان ڕۆنی کوردی بەکاربێن لە بەرەوەی لۆچە گران بێ ئەتوانن کە ئەو ڕۆنی بەکارێنن بڕێکی کەمی لێ بەکاربێنن یعنی ئێستا بەگشتی خواردنی سفرەکانی ئێمە تۆ بە خواردنێکی تەندروستی دەبینی ینی بەگشتی سفرەی ماڵە کوردیەکان خۆی ئەو خواردنە ناڵم لە ڕووی لێنانەکەیەوە تەندروستیەکەی دیارێکە ئەوەی کە زۆر ناتەندروستە زۆر سوورکردنەوەیەتی ئەگەر بڕێکی کەم سووری بکەیتەوە تەندروستە و بێگومان نەفسی مرۆڤیش ناتوانێت تا هەتایە خۆی لەو خواردنە خراپانە بپارێزێ بۆیە ئەتوانێت کەمی بکاتەوە بۆ ئەوەی ڕەمەزانێکی تەندروست نان بخوا ئەوە هیچ سونەتێک ئەبێ بە خورما بیشکێنێ یەکسەر نەچێتە سەر ئەو خواردنە سەرەکێ بەقا پێستوو بیخوا چونکە ڕیخۆڵەکان و گورچیلەکان بە تەواوی ڕۆژ لە ئاو دوور بوون کە ئاو لە لەشکەم بۆ فرمانی گورچیلەکانیش یعنی خراپ ئیشی خۆیانەکەن بۆیە پێویستە ئاو بە کەمی بە هێواشیش بخوات چکە زۆر خواردنی ئاویش تووشی ژەهرایی بوون دەکا کارلێک لەگەڵ خواردنەکەکە دوای ئەوە بە سووبێک اینجا خواردنە سەرەکی زۆر سپاس شنیا خان ئەو بزانم مناڵی بچووکی ماڵەوەیان ئەحمەد لە تۆ بچووکترە شنیا خان تۆ لەگەڵ پۆلی 12 مانگی ڕەمەزانە چۆنی الحەمدوللا ئەتاوکو ئێستا کێشەیەکم نییە بەنامەی خۆم ڕەقخستووە کە لە سەعات 10 شەو ئەتاوکو پارچە و ئەخۆم و لە دوای پارچە بەردەوامە بم لە خوێندن هەروە بەردەوام لە زیکرکردن و قورئان خوێندن و ئەو شتانە لەگەڵ ڕۆژەکانی شامەزبووتی هەتاوکو ئێستا بەڵێ من ڕۆژەکان بە ڕۆژوو بوو الحەمدوللا ئینشاڵڵا خوای پەروەردیگار موفقت دەکا و لە تەواویا بە ڕۆژوو دەبی زۆر سپاس دکتۆرە سارامان لەگەڵا سارا خاتون حەزەکەم لەوە دەست پێ بکەم جەنابەت پێم وابێت لە بەشی پزیشکی ددانی وانە خوشکێکی تریشت لە هەمان شێوە لە ددان بوو بۆچی چویتە هەمان بەشی ئەوە بە حەزی خۆت بوو یان قەدەرەن وا ڕێککەوت وڵی تقریبان توانین بڵێ هەردووکی لەبەرەوە بەشی ئەسنانم هەڵبجار چکە کاری دەستی زۆر تایە منیش حەزم لە ئیشی دەستی و های عنی هوەری تایە ئەسنان اینجا ئێستش لەگەڵ مانگی ڕەمەزان بوو پێی کە تاقیکردنەوەکانم کەوتۆتە ناو تاقیکردنەوەکانی زانکۆ کەوتۆتە ناو مانگی ڕەمەزان پێویستە ڕۆژ و نوێژ و لەگەڵ بەڵێ عیبادەتەکانم لەگەڵ خوێندنەکەما ڕێک بخەم اینجا یعنیەوە تۆزێک ناخۆشەکە خوێن ئیمتیحانات کەوتۆتە ناو ناخۆشەکەی لەوەی کە عیبادەتەکانە کەم پێکرێ ئینشاءڵڵا بەڵێ عیبادەتەکانت کەم پێکرێ و اینجا یعنی عادەتەن ڕەمەزان خۆشە هەموو خێزانەکە کۆبێتەوە کات بەسەر بەرن و سێری بەرنامەی جیاواز لەسەر تەلەڤیزیۆن و ئێستا بەهۆی خوێندنەکەەوە کەمترێت ئینشاءڵڵا ئەم خوێندنە شەر بۆ ئەوە عیبادەت حسابە پرسیارم کرد لە خوشکەکانە گوتیان لە زمانە زیرەکی پێم بڵێ چەند زمانە زانی کوردی و ئینگلیزیم فولە فارسی و تورکی ئەزانم یعنی ناتوان بڵم فولە بەڵام تێگەشتنم باشترە باش هەورامی چۆنە وڵایی ئەوی شەر تێگەشتن باشتر باشە حەزەکەم ڕەمەزانمان لێ پیرۆسکەی بۆ زمانانەی کە دەیزانی ڕەمەزانتان پیرۆز بێ بە کوردی ڕەمەدان مبارەک ماهی ڕەمەزانی شەما مبارەک فارسی و هایرە لە ڕەمەدان ئای دەستەکانە خۆش بێ خوای پەروەردگار ئینشاءڵڵا لە ئێوەشی پیرۆز بکات بێگومان وەکو ئاشکرایە خێزان یەکێک لە گرنگترین هۆکارەکانە بۆ سەرکەوتنی هەر تاکێک لە کۆمەڵگادا چونکە وەکو ئاشکرایە خێزان یەکەمی ژینگێکە تێدا هەر کەسێک چاو بەم دنیا هەڵدەێنێت و تێدا فێری هەڵسو کەوت و کردارەکانی و ڕفتارەکانی دەبێ و ڕێسکی ژیانی خۆی وەردەگرێ و هەروەها ئەم ڕۆڵەی خێزان لە حاڵەتی گەنجدا زیاتر قوڵتر دەبێتەوە چونکە تەنانەت دەتوانین بڵێین کەوا خێزان و گەنج دووشتی لێکدا نەبراون
بەڕاستی هەر یەکێکیان بەبێ ئەویتریان تووشی زەحمەتی زۆر دەبێت. بێگومان من وەکو گەنجێک کە لە ئەزمموی خۆمەوە باسکەم کەشوهەوای ناو خێزانەکەی خۆم کەوا بۆم فراهەم کراوە لە هەموو قۆناغەکانی ژیانم هۆکار بووە بۆ ئەوەی من سەرکەوتنەکانم بەدەست بێنم لە ژیاندا بەبێ ئەو کەشوهەوا لەبارەیەکەوا لە خێزانەکەدا بۆت فراهەم دەکرێت بەڕاستی زۆر ئەستەمە بتوانی سەرکەوتن بەدەستبێنی لە هەر قۆناغی لە قۆناغەکانی ژیاندا. بە نمونە کاتە من قۆناغی پۆلی 12 بووم بەڕاستی ئامانجم ئەوە بوو کەوا بتوانم کۆلێژی پزیشکی بەدەست بێنم بتوانم لەو کۆلێژە بخوێنم کەوا خۆم حەزم پێیەتی وەروە ئەو کۆلێژش پێویستی بە دەرەجەیەکی بەرزایی تەنانەت پێویستی بەیەکێک لە بەرزترین دەرەجەکانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆیە لەو قۆناغەدا کەشوهەوای خێزانەکەی من وا فراهەم کرابوو کەوا هەموو شتێک بۆ خوێندن تەرخان کرابوو بەڕاستی کەشوهەوایەکی ئارام دوور لە کێشە و موشکیلە و هەموو جۆرە بابەتێکی دەرەکی وا کرابوو کەوا من هەموو فۆکەس و تەرکیزی خۆم بخەمە سەر خوێندنەکەم و هەروەها بە دوور بم لە هەموو هۆکارێکی دەرکی کەوام لێ بکات دوور بکەمەوە لە خوێندن و دوور بکەمەوە لە ئامانجەکەم. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. اللهم لك صمنا وبك آمنا وعليك توكلنا وعلى رزقك افطرنا. خواهی جان پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانت بۆ خاتری ئیسمی عەظەمت خواهی جان ئێمە و هەموو مسلمانان بپارێزی لە هەموو بەڵاو نەخۆشی و ناخۆشیەک خواهی جان دینمان ئیمانمان عەقیدەمان تەندروست بکەیت و سەلامەت بکەیت خواهی جان لەشمان تەندروست و سەلامەت بکەیت خواهی جان چەندین ساڵی تریش ئاوا لەسەر سفرەی پیرۆزی تۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بە سەلامەتی دین و دەش و جەستە کۆمان کەیتەوە ئامین والحەمد لله رب العالمین. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون. دیارە بەهۆی ئەوەی کە ئێمە ئەم چەند ساڵی ڕابردوو تەلەبەی پۆلی 6مان هەبووە تەلەبەکان زۆر جار مەجالیان نەبووە بچن بۆ سنتەرەکان و سنتەرانی کە قورئانیان لێ خوێن سنتەری بەتایبەت سەفەر بۆ ئەوەی بەردەوام بن لەگەڵ قورئان ئەوەی کە خوێندویانە لە بیریان نەچێتەوە خۆم لە ماڵەوە لەگەڵیانە مراجعەی قورئانەکەینەوە بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگی قورئانە مانگی هاتنە خوارەوەی قورئانە و مانگی زیندووکردنەوەی پەیمانی بەندەکانە لەگەڵ خوای پەروەردگار بۆیە ئێمەش پێویستە هەموو ڕەمەزانان خولی دەورەی قورئان بکەینەوە و لە ماڵەکان باشترین شوێن بۆ ئافرەتەکان کە تێیدا عیبادەتەکانی خۆیانی تێدا بکەن لەگەڵ بەتایبەت لەگەڵ کچەکانی خۆیانە کوڕەکان لەگەڵ باوکیان ئاچن بۆ مزگەوت بۆ نوێژی تەراویح و بۆ قورئان خوێندن ئێمەش لە ماڵەوە ئەو ئەرکە پیرۆزە جێبەجێ ئەەکەین
لەگەڵ کچەکانە لە ماڵەوە ئەمێنینەوە نوێژی تەراویح و قورئان دەورەکەینەوە پێ. بەڵێ زان و خۆشەویستان ئێستا لە بڕگەیەکی نوێ بەڵێ زان و خۆشەویستان لە بڕگە پرچێژەکە بەردەوام دەبین بێگومان یەکێک لەو شتانەی کە خێزان بەهێز دەکات و دنگەکانی خێزان بەهێزتر دەکات ڕێزگرتن لە تایبەتمەندیەکانی یەکترە. چەند ئاشنای تایبەتمەندیەکانی یەکتر بین ئەوەندە زیاترم خێزانەیە بەیەکەوە پەیوەست دەبن و ژیانێکی خۆشتر دەبێت لە نێو ماڵێکە کە هەمووان ڕێز لە تایبەتمەندیەکان یەکتر بگرن. بێگومان هەر مرۆڤێک کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە. من لەم بڕگەی بەرنامەکەم هەردوو سەرپەرشتیار و سەرۆکی خێزانم لەگەڵە دکتۆر سادق و مامۆستا قومریە دەمهەوێ پرسیاری تایبەتمەندیەکانی مامۆستا قومریە لە دکتۆر سادق بکەم و بە هەمان شێوە تایبەتمەندیەکانی دکتۆر سادقیش لە مامۆستا قومریە بکەم بزانین تاچەن ئەوان ئاشنای تایبەتمەندیەکانی یەکترن و ڕێزیان لە تایبەتمەندیەکانی یەکتر گرتی. هەرچەندە ئەمجارە پرسیارەکانمان زۆر پرسیاری کۆنکریتی نییە کە تەنها یەک وەڵامی هەبێت دەکرێت پرسیارەکانمان چەند وەڵامێکیشیان هەبێت بۆیە بۆی کە هەنێک پرسیاری دەربارەی مامۆستا قومریە لە دکتۆر سادق بکەین و دادە قومریە گوێی لێ نەبێ مامۆستا قومریە ئیتفۆنێک ئێستا کە لەگوێ دەکات و من پرسیارەکانی تۆ مامۆستا پێ دوایە دکتۆر سادق زۆربەی تایبەتمەندیەکانی تۆ بزانێ وابزانم باشە تاقی دەکەینەوە ئەو زۆرتری توازانێ. دکتۆر چەند ساڵ هاوسەرگیریتان کردو تقریبا؟ ئێمە لە دەی 1992 هاوسەرگیریمان کرد. تەمەنێکە دەبێت تەمەنێکی زۆر تقریبا 30 ساڵ دەکات زیاتر 32 ساڵ 32 ساڵە 32 ساڵە ینی دەبێت وردە ئاشنای تایبەتمەندیەکان یەکتر ببوون. با هەر دەست پێ بکەین بێگومان مامۆستا قومریە لە ڕێگای قورآنی پیرۆز و لە ڕێگای ئەم ئیتفۆنەوە ئێستا گوێ لە قورآن دەگرێت و دەیخوێنێتەوە منیش هەندێک تایبەتمەندی مامۆستا قومریە لەگەڵ دکتۆر سادق داوتوێ دەکەم. مامۆستا قومریە تۆ پلەیکە مامۆستا دکتۆر جان مامۆستا قومریە بە ئەسڵ فڵکی منتیقەی هەڵەبجێ پێم وابێ بەڵێ ئێستا دەمێکیشە لە هەولێردا هەنیشت ئەگەر بەسەرنجی تۆ مامۆستا قومریە لە نێوان هەڵەبجە و هەولێرە حب و خۆشەویستی زیاتر بۆ کام لەو شارانە هەیە؟ واللهی بەڕێی من طبعا خۆی ڕاستە مەرحومی باوکی هەر لە سەرگەت و گوندی هەورامان لەدایک بووە خۆشی بڵێن لەوێ بوون بەڵام کەمتر لەوێ ژیاون بەڵام لەبەرەوەی ئێستا بڵێن ئارامگای جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی مەرحوم شێخ محەممەد دوێرە لەوەیە بە تەکید هەولێر ماڵی دووەمی ئێمەیە لە تقریبا 2009 لەوێن و خەڵکێکی زۆر شەریف و محتەرەم و بەڕێزی هەیە و زۆر دۆست و خۆشەویستمان هەیە لەوێ بەڵام پێم وایە ئەگەر یەکێکیان هەڵبژێرێ لەوانەیە بە پلەی یەکەم پیارێزگای هەڵەبجە هەڵبژێرێ و گوندی سەرگەت پێم وایە. باشە ئەوجە لی دەکەم بزانینەوە ڕئیسیەوە. باشە مامۆستا قومریە نامی سەرکردایەتی و ماوەیەکی زۆرش لە ناوکاری سیاسی و بە هۆکاری باویشەوە و ماوەی 30 ساڵی شەو کە خۆی باسی کرد مامۆستایە. ئەگەر پێی بڵێن یەکێک لەو پیشانە هەڵبژێرا نێوان کاری سیاسی و مامۆستایەتی بە سەرنجی تۆ کامی هەڵبژێرێ؟ واللهی تەبەن خۆی مامۆستایەکی زۆر سەرکەوتووە کاتی خۆشی لە بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەریوان لە 3 مامۆستا لە پێشینەکانی ئەو بڵێن شاری مەریوان بووە کاتی خۆی کە لەوێ مامۆستا بوون هەر لەو کاتەوە مامۆستایە تا ئێستا ئەرکێکی پیرۆزە و زۆر ئەلحەمدولیلا سەرکەوتوشەتیایە بەڵام پێم وایە ئەگەر یەکێکیان هەڵبژێرە لە نێوان کاری سیاسی چونکە هەر خۆی چاوی کردوێتەوە لە سیاسەتا خۆی بینیوەتەوە کۆی کە کچی یەکەم ڕابەری ڕابوونی ئەم ئیسلامیە و کاروانە ئیسلامیە بووە پێم وای بێ سیاسە دەڵەبژێرێوادارمەوە زۆر باشە منیژەر خۆم پشتیوانیەکە. باشە مامۆستا دەڵێن هێنی پیا و ئەرچەندە ئەمانە پیا و کەم دەیزانی زیاتر ژن دەیزانێ بەڵام حەزەکەمەوەش لێ پرسم ڕۆژی لە دایک بوونی مامۆستا قومریە دەزانی بە ڕۆژ و مانگ و تاریخەوە؟ وەڵاهی ڕۆژ و لە دایک بوونی لە منەوە نزیکە ینی بەوە لەبەرت کردووە نزیکی دوێمە هەر خزمین هەر لە ئەساسەوە خزمین لەبەرەوە من خۆم 68 بەس ئەو هەفتایە پێم وایە بە 1970 یەک ئەمە موالیدی نووسینی سەر تەسکەرە و نفوسیان
واقعی خۆی ناوان من هی من تەسکەرە و نفوسە بەزی ئەو ڕاستیایی من 2 ساڵ بچووکتر نووسراوم هی خۆم. باش مامۆستا قومریە لە جلو بەرگەکانیە زیاتر حەزی بە جلی فەرمیە یان جلی کوردی؟ واللهی حەزی زیاتر لە جلی کوردیە ئەگەر بۆی بکرێ بەڵام لە ناو جلی کوردیشە حەزی لە پۆشاکی ئیسلامی ینی مانتۆ ئەوانە باشە بێگومان ئەگەر حەزی لەو جلانەش بێ ینی جلی کوردی نا جلی فەرمی زیاتر حەز بێ بەڕێی من وایە. باش چ ڕەنگێک حەزی بە چ ڕەنگێک؟ واللهی خۆی زۆر حەزی لە ڕەنگی سەوزە سەوزیشی لەبەر ئێستا سەوزی لەبەرە دەست خۆش باشە نا پێم وانێ بە بیستێ دەنگەکەی دەنگی قورآنەکەەوە دێتە لای من. زۆر باشە من ئێستا ئەو پرسیارانەی ئەو وەڵامانەی تۆ ئاڕاستی مامۆستا قومریە دەکەم و هەمان پرسیاریشی ئاڕاستە دەکەمەوە بزانین هەمانە وەڵامانەمان دەداتێکە جەنابەت پێداوین. مامۆستا قومریە دەست و خۆش بێ گوێی لە من نییە بە قورآنەکەی ڕاگرین بسم الله. مامۆستا دەست و خۆش بێ تۆنەکە داکەنە دەست و خۆش بێ. مامۆستا دکتۆر سادق کۆمەڵێک تایبەتمەندی تۆی بۆ باس کردی حەزەکەی بزانم ئەو تایبەتمەندیانە فعلەن هەیە بەڵام بە کورتی من پرسیارەکەت لێ یەکەم و تۆ تەنها لە ناو هەڵبژاردانێک من دەدەمێ هەڵیان بژێرە لە نێوان هەولێر و هەڵەبجە کامیان هەڵەبژێری وە خۆشەویستیت بۆ کامیان زیاترە؟ دیارە پارێزگای هەڵەبجە زێدی باو با پیرانمانە و گۆڕی ڕەحمەتی باوکیشم لە سەرگەتی هەورامانە بۆیە دایما بەشێک لە دڵم لەوێ. دکتۆر لەوەیە ڕاستی کرد هەڵەبجەی هەڵبژارد. مامۆستا تۆ ماوەیەکی زۆرە بە هۆکاری باوکیشتەوە لە نێو کاری سیاسی بووی وەکو خۆشە باسە کرد 30 ساڵات مامۆستای کاری سیاسییان مامۆستایەتی کاری سیاسی دەست خۆش بێ مامۆستاش لەوەیە هەر ڕاستی کرد چەندە هیوای خواستکە هیوا کاری سیاسی بخوازی. ڕۆژی لەدایک بوونت مامۆستا تاریخێکی زۆر خۆشی پێ گوتم بزانە بە فعلەن ڕۆژی لەدایک بوونت ئەو تاریخەیە چەندە؟ 1970 مامۆستا قەت دیاریت بۆ بردووە لەو تاریخەیە یان؟ واللهی دیاریم بۆ نەبردووەکو دیاری بەڵام ئینمان کردووە ڕێزت لەو ڕۆژە گرتووەکە ئەو تێدا هاتووەتە دنیاوە. باشە وەزەم لۆ چ لە بیریشم نەبێ من دیاریم بۆ بردبیە مامۆستا قومریە تۆ کوردی بە کوردێکی ڕاستەنیش ناسراوی جلی کوردی یان جلی فەرمی؟ وڵای من حەزم لە جلی کوردیە زیاتر یعنی جلی کوردی چونکە چەند تایبەتمەندێکی هەیە. یەکەم ئەو مەرجانێک کە ئێمە هەمانە بۆ باڵاپۆشی بۆ ئافرەت لە جلی کوردیا هەیە و شۆخ و شەنگێکی تایبەتیش هەیە بە ئافرەت یعنی جوانێکی تایبەتی هەیە. ئەی جلی فەرمی زۆر لە بەرەکەی؟ من زیاتر جلی فەرمی لە بەرەکەم. دکتۆر سادق زیاتر بە جلی فەرمی ئەتبینیان بە جلی کوردی؟ وڵای کەمتر بە جلی کوردیان بینێ بۆیە هەر پێی وایە تۆ حەزت لە جلی فەرمیە. یەکەم جار وتم جلی کوردی ئەبێ نیوەی ئەو پرسیارە نیوەی دەرەجەکەی بزان دکتۆر جلی فەرمی هەڵبژار. یەکەم جار وتم جلی کوردی بەس وتم جلی فەرمی خۆی جلی کوردی جوانە بۆ ژن لە هەموو ڕوویەکەوە بەڵام سروشتی ئێمە دکتۆر سادق جۆرێک لە جلی فەرمی پێگوتم لە جلی فەرمیش بێگومان زۆری زۆرە حەزە بچنەوەیەکە وەڵام من هەر حیجاب باڵاپۆشیەکە مانتۆ دەست خۆش بێ. ڕەنگەکان زۆرن ئارەزووی مرۆڤەکانیش بۆ ڕەنگەکان جیاوازن حەزە بە چ ڕەنگێکە؟ حەزم لە ڕەنگی سەوزە. دەست خۆش بێ لەوەشا دکتۆر دروستە و دکتۆر گوتی سەوز دکتۆر تەنها لە جلەکەیە دەرەزەی تەواوت نێنە دەست خۆش بێ. بێگومان ئەمە جێگای خۆشحاڵیە کە تۆ لە 5 پرسیارە 1999 بزانێنی ئەوەی دیکە شەرگومان بوو و بێگومان جلی فەرمی و جلی کوردیش هەردووچیان ئەگەر جلێکی شەرعی بن هەردووچیان بۆ ئینسان گونجاو جوانە هێنە طبیعەتی مەنتەقەی ئێمە و ناوچەکە ئیشوکارەکە وای خواستووە کە زیاتر جلی فەرمی لەبەرکەین ناخۆ حەزمان من زیاتر حەزمانە لەبەر کردووە مامۆسار وەی زانەوە هەر مەجالم نییە جلی کوردی دروستکەم. دەست خۆش بێ. دکتۆر زۆربەی پرسیارەکانی دەربارەی تۆ زانی ئێستا
کۆمەڵێک تایبەتمەندی دکتۆر لە تۆ دەپرسم بزانە تۆ تاچەند گرنگیت بە تایبەتمەندیەکانی دکتۆرەوە. دکتۆر ئەم ئیتفۆنە لە گوێ کەوتجێدا چاک بیکەیت وەکو من وڵام ماشەڵڵا قورئانەکەەوە نەخۆش و واچیتە ناویەوە هەر ئەگەر لە هیچ لە ڕێگای و پلەیەوە دەست پێ دەکەین و بەڵێ زان ئێستا پرسیاری تایبەت بە دکتۆر سادق تایبەتمەندیەکانی دکتۆر سادق ئاڕاستەی مامۆستا قومریە دەکەین بزانین تا چەند تایبەتمەندیەکانی مامۆستا قومریەت دکتۆر سادق دەزانێت. مامۆستا دکتۆر پسپۆڕەکەی ئەعلامە و پێم وابێ پسپۆڕەکەی خۆشی ڕۆژنامەیە، بەڵام لە نێوان تیڤی و ڕۆژنامە زیاتر حەزی بەکام بوارە. هەرچەندە پێم وابێ لە اختصاسەکەی تۆ دوورە، بەڵام ئەو اختصاسەکەی وڵاهی ئەوەی من نەزانم حەزی لە تیڤە، چونکە 24 ساعت تێر نابێت لە سەیری تیڤی سەیری تیڤ متابعە و متابعەی زۆربەی کەناڵ و تیڤی ئەوانەکە بە دەنگی سۆتیشی زۆر یعنی متابعەکارێکی زۆر باشە بۆ زۆر متابعە باشە ئاگایدا هەموو زۆربەی ڕووداوەکان و حتا جاری وا هەیە کەناڵەکانە گۆڕێن بە تایبەت ئەگەر هەواڵێ شتێک بێ بزانە هەر کەناڵێک چەندە احتیمامی داوە بۆ هێنە بۆ ڕووداوە. دکتۆر سادق تقریبان پێشووتر چەند وەزیفەیەکی تاقی کردوتەوە، بەڵام لەم دوایانە بوو بە مامۆستای زانکۆ، ئێستا پرۆفیسۆر یاری دەدەرەوە یەکێک لە مامۆستایە هەرە دیارەکانی زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئاداب. بەسەرنجی تۆ ئەگەر دکتۆر سادق مامۆسای زانکۆ نەبوایە و ئەو پیشەیی نەبوایە حەزی دەکرد چی بووایە؟ چ پیشەیەکی هەبوایە؟ پێ و شارەزایی کە من هەمە خۆی سەرەتا کە چۆتە زانکۆ بەشی بایۆلۆجی هەڵبژاردووە، علوم حەیات زۆر بەخۆشیشەوە باسەکەڵێ علوم حەیات، بەڵامی تر دوایی بەهۆی زڕوفی سیاسی و بارودۆخکە گۆڕاوە چووەیە ئەلام و پیشەی ئەلامین کردکەوەتە زیاتر حەزی لی بوو لە بەشی بایۆلۆجی بە حەزی خۆی هەڵی بژاردو کاتی خۆی لە زانکۆی مووسڵکە وەرگیرەوە. زۆر باش ئەوە شت بۆ دەنووسم. من قوتابی دکتۆر بوومە، دکتۆر لە محازەرەکانی زۆر دەرباسی یانەکان و تۆپی پێ و ئەوانەش دەکا، بێگومان یانەکانی زۆرن. بەڕای تۆ جمهور یان جەماوەری چی یانەیەکە لە تۆپی پێ؟ دوای ئەوەی کاکە محەممەدی کوڕمان ئیتر گەورە بوو متابعی یاری کرد بە خۆشەویستی کاکە محەممەدەویش حەزی لە بەرشەلۆنەیە، حەزی لە بەرشەلۆنە تاام قوتابیان بزانن ئێستا جمهوری بەرشەلۆنەیە ئەوزە تەکیدیش دەکەینەوە بەعام دکتۆر خۆی دەشارێتەوە لە زانکۆ حەز ناکە بزانین بە دیاریکراوی حەزی بەچیە. دکتۆر سادق یەکێک لەوانی کە بەهۆی خوێندنەوە سەفەری زۆر کردووەوە هەم لێرە و هەم لە ناوەڕاستی عێراق خوێندوێتی و لە چەند شوێنێکی تریش پێم وابێ خوێندوێتی. دکتۆر لە وڵاتانی دەوروبەر سەرسامی کەلتوری چ وڵات و زمانی چ وڵاتێکە ئەوەی کە تۆ بزانی؟ ئەوەی من بزانم سەرسامی کەلتوری ئێرانە، حەزی لە هۆنراوە و شیعرە فارسیەکانی شەیە، هی شاعرانی فارس ئەیان خوێنێتەوە وەکو مەولەوی کورد و شەمسی تەبرێزی، دیوانی شەمسی تەبرێزی و حافزی شیرازی متابعیانەکە و حەزیشی لێت. باش وەڵامەکان بە کۆتا پرسیاریش لە تۆ باسی ڕنگ بێ، بزانە تۆ تا چەند گرنگیت ناوەڵە ڕەنگەکە ناپرسم دکتۆر حەزی بە چ خواردنێکە؟ حەزی لە کەبابە. جاکێ هەیە حەزی لە کەباب نەبێت؟ لەناو خواردنەکانە زۆر حەزی لە کەبابە. زۆر باش. وەڵا بۆ ڕەنگیش حەزی لە سپی و پرتەقاڵیە. باش ئێستاکە هەردوو پرسیارێکیمان ئیزافەیە، طبعاً ئەوەی 5 پرسیارمان هەبوو تۆ 6. جەنابی دکتۆر یا الله دواتە دنیایەکی ترەوەڵاگەم لە هیچ دکتۆر جان کۆمەڵێک تایبەتمەندی تۆمان لەگەڵ مامۆستا قوبریە باس کرد. بزانین تا چەند هەرچەندە ئێمە قەرار بوو 5 پرسیار بپرسیم بەڵام 6مان پرسی. بەو هیوایی کە مامۆستا لە پرسیارێکە تەواو نەبێ بۆی لەگەڵ تۆ یەکسان بێتەوە. دکتۆر دەرەجەی زۆر واستەی کرد واستە لە بەرەی تەڵەبی خۆت حەزەکەم تۆ دەرەجەی زۆرتر بێنی لە من. باشە دکتۆر لەوە چێواش بێت. دکتۆر پرسیارم لێکرد لەسەر پسپۆڕێکەی خۆت لە بینی ڕۆژنامە و تیڤە، بەس دکتۆر یعنی یەکسەر وەڵامەکەم دێ لە بینی تیڤی و ڕۆژنامەیە کام هەڵەبژێری تۆ؟ تەلەڤیزیۆن. زۆر باشە. ئەگەر مامۆسای زانکۆ نەبووای و پسپۆڕێکە دیعلام نەبووایە حەزت دەکرد چی بووای؟
حەزمە کرد بەشی بایۆلۆجی تەواو بەشی بایۆلۆجی پێما بێ هەر تۆزێکیش خوێندووە بەشی بایۆلۆجی ساڵ یەکەم خوێندووە باشە کاکتۆر بینەری یانە و وەرزش و تۆپی پێیت حەزت دەکرد ینی جەماوەری یان هاندەری کامیانەی کەشف بووم تازە حەزمە کرد تەلەبەکان خۆم کەشف نەکەم بەس ئێستا حەزم هەستە بەرشەلۆنەم بەرشەلۆنە تا ئەزیزان و بزانن دکتۆر هاندەری بەرشەلۆنەیە هەر ڕۆژێک بەرشەلۆنە دۆڕا بزاننەوە پرسیارەکانتان قورسە ئەنی هەمیشە دوعا بکەن کە بەرشەلۆنە بزانن تەلەبەکان ئاگادار بووم کە نمونە هێنایەوە بە کریسیانە مێنەوەی نەزانن دکتۆر بێگومان مرۆڤ کاتێک لە شوێنێکە ئەژیان خوێنیان زمانی هەر وڵاتێک بزانیان کاتێک ئەگەڕێ سەرسام دەبێت بە کللتور و عادەتی وڵاتێک تۆ سەرساین بە کللتوری چ وڵاتێک زمانە لە هەشتاوەش کە ئاوارە بوون لە هەڵەبجە چوونە ئێران مەجی بووم بە کللتوری ئێران نزیک بوو لە خۆمانەوە زۆر تا ئێستا هەموو پرسیارەکانی تەواوە هەمووانەی گوتووە کە تۆ گوتودا دوو پرسیارمان ماوە ئەوە ئیزافەتەن پرسیارێکیان ئیزافەشە کردومانە دکتۆر حەزە بە چ خواردنێکە حەزم دە دەرەجی یەکەم کەباب تا دکتۆرکی حەزی لێ نییە حەزی لێ نیە دکتۆرە سۆمای کچمان حەزی لێ نیە بەس محەممەدی دکتۆر محەممەدی کوڕم شێتە بێ بۆکە زۆر باشە دکتۆر پرسیارە ئیزافیەکەشمانەوە بوو دکتۆر حەزی بە چ ڕەنگێکە دوو ڕەنگی پێگوتومە یەک دانە نەقز بڵێ ئیتر نمرێت لێت بکێ واللهی من بە پلەی یەکەم حەزم لە پرتەقاڵیە هەر لە کۆنەوە هەتا بە پلەی دووەم بە پلەی دووەم ڕەنگم حەزم لە ڕەنگی سپیە ماشاءڵڵا دکتۆر مامۆستا قومریە جێگای سوپاسە تەواوی تایبەتمەندیەکانی تو وەکو خۆت دەزانێت کاکە من هەر یەکەم جار تەسلیم بووم هەر یەکەم جاری وتم ئەو تایبەتمەندی من زیاتر ئەزانێت تا من دەستان خۆش بێ یەخوا ئەم خێزان هەرەوە بەختەوەر بێن هەرەوا گرنگی بە تایبەتمەندیەکان یەکتر بدەن خی پەروەردگار ئینشاءالله بەرەکەت بخاتە ماڵتان ژیانتان زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئێمە سپاس بۆی کە میوانداری ئێمەتان قبول کرد سپاس بۆ تۆ مامۆستا قومریە ئەزیەت کێشە ئەخوانێکی زۆر خۆشمان بەشداری خواستانەکەین بەڕاستی جارێکترێ لێمەوە ئەو بەرنمەیە دەمێک کە من بە قوتابیەکانی شمەڵێم و بە میدیاکان و میدیاکارەکان دامەزراکان میدیان ئەڵێم کە کۆمەڵگی کوردی پێویستی بە بەرنمەیەکە کە گرنگی بە بەها باڵەکانی کۆمەڵگی کوردی بدە دیارە ئێوە هەم ناونیشانەکەی جوانە قوتابخانەی خێزان و هەمیش خودی بەرنمەکە زۆر مهمە زۆر گرنگە ئێمە زۆر سپاسانەکەین کە ئێمەتان بەسەرکردەوە خۆی گەر پاداشتی خێرتان بداتەوە و هیوادارین کە هەموو خێزانێکی کورد نمونە بێ لە هەموو ڕوویەکەەوە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ مامۆستا قومریە سپاس دەکەم بەڵێ زان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینا کۆتای ئەڵقەی ئەمجارەی قوتابخانەی خێزان تا ئەڵقەیەکی تر و بەسەرکردنەوەی خێزانێکی تری نمونەی بێوە عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن